سەرەڕای ئەوەی کۆنگرێسی ئەمریکا توانی ئەنجامی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا پەسەند بکات و خۆپیشاندانەکانی لایەنگرانی ترەمپیش کۆتایی پێهات، بەڵام هێشتا دۆخەکە ئاسایی نەبووتەوە. لایەنگرانی ترەمپ خۆیان بۆ گردبوونەوەیەکی دیکە ئامادە دەکەن و ئەوەش مەترسی دروستبوونی پشێوی زیاتر دروست دەکا ئەگەر بانگەشەکان سەربگرن. خۆپیشاندانی لایەنگرانی دۆناڵد ترەمپ و هەڵکوتانە سەر کاپیتۆڵ تووڕەیی زۆری لای دیموکراتەکان بەگشتی و زۆرینەی بەرپرسانی کۆماری خوازەکانی ئەمریکاش دروست کردووە. بەو هۆیەوە لە ئێستادا کۆنگرێس لە هەوڵی دەنگدانە بۆ پرۆژە یاسایەک بە مەبەستی دوورخستنەوەی ترەمپ لە کورسی دەسەڵات پێش کۆتایی هاتنی وادەی سەرۆکایەتیەکەی. لەو بارەوە نانسی پیلۆسی سەرۆکی کۆنگرێس ڕایگەیاند لیژنەیەکی ڕاست پاردووە بۆ بانگێشکردن و متمانەوەرگرتنەوە لا ترەمپ بەهۆی ڕووداوەکانی شەشی کانونی دووەم و هەڵکوتانە سەر کاپیتۆڵ ئەگەر خۆی دەست لە کار نەکێشێتەوە. لە بەرامبەردا جاد دێری وتەبێژی کۆشکی سپی لە لێدوانێکیدا ڕایگەیاند بانگێشکردن و لێپرسینەوە لە سەرۆک دۆخەکە بەرەو باشی نابات، با تایبەت کە ماوەی سەرۆکایەتەکەی تەنها 11 ڕۆژی ماوە، بەڵکو دەبێتە هۆی کەرتبوونی زیاتر لە وڵاتدا. لای خۆیەوە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا کە بڕیارە 20 مانگ دەست بەکار بێت لە لێدوانێکیدا هێرشی کردە سەر ترەمپ و ڕایگەیاند ئەو دەمێکە هەستی کردبوو کە ترەمپ شایستەی سەرۆکایەتی ئەمریکا نییە، بۆیە بڕیاریدا بۆ هەڵبژاردنەکان ڕکابەری بکات و ببێتە سەرۆکی ئەمریکا. بایدن سەبارەت بە بڕیاری ئامادەنەبوونی ترەمپ لە ڕێوڕسمی دەست بەکاربوون خۆشحاڵی دەربڕی و بە بڕیارێکی باشی زانی، بەڵام پشتیوانی لە هەوڵەکانی کۆنگرێس نەکرد لە دوورخستنەوەی ترەمپ بەر لە 20 مانگ. لەگەڵ ئەم دۆخەدا بە پێی زانیاریە میدیاکانی ئەمریکا لایەنگرانی دۆناڵد ترەمپ لە ئێستادا ئامادەکاری دەکەن بۆ کۆبوونەوەیەکی دیکە لە ڕۆژی 20 مانگدا لە واشنتۆنی پایتەخت کە ڕۆژی دەست بەکاربوونی جۆ بایدنە. CNN ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە لایەنگرانی ترەمپ لە ڕێی هەردوو تۆڕی کۆمەڵایەتی تیلیگرام و بارلەر داوا دەکەن لە 19 مانگ بگەنە واشنتۆن تا بەچەکەوە ئامادە بن لە پێناو بەرگریکردن لە سەروەری وڵات. هاوکات تۆڕێکی تایبەت بە ناوی دۆناڵدوین دروست کراوە کە لە ڕێیەوە خۆپیشاندانەکانی شەشی مانگ ڕێکخرا و هەروەها لە دوای ڕووداوەکانیش دەستخۆشی زۆری تێدا کرا لەبارەی ئەنجامەکانی چوونە سەر بارەگای کۆنگرێس. ئێستاش لە ڕێی ئەو تۆڕەوە جارێکی دیکە بانگەشەی گردبوونەوەی گەورە دەکرێت. لە ڕێی ئەو تۆڕانەوە لایەنگرانی ترەمپ کە بەڕازڕەوە تونڕەوەکان ناو دەبرێن دەڵێن ئەم جارە بە جۆرێک کۆدەبنەوە کە هیچ هێزێکی پۆلیس و سەربازی نەتوانێت بەرمان پێ بگرێت و ڕامان وەستێنێت. هاوکات میدیای ئەمریکا ئەنجامی ڕاپرسێکی بڵاو کردوێتەوە کە تێیدا زیاد لە 145 لایەنگری کۆماریەکان پشتیوانیان لە هەڵکوتانە سەر کۆنگرێس کردووە و با کارێکی باشیان زانیوە. ئەوەش دەری دەخات کە کۆمەڵگەی ئەمریکا لەم کاتەدا بە تەواوی بۆتە دوو بەرەی جیاواز و دژبەیەک.